دەشێت بڵین استراتیژێتی تورکیا بۆ سیاسەتە ناوخۆییەکانی و هەروەهاش سیاسەتە دەرەوەییەکانی بریتیە لە تێکەڵەیەک لە بەکارهێنانی ئامڕازە سیاسی و ئابووری و لەشکریەکانیش کە لە زۆر باردا دەگاتە ئاستی هەڕەشەکردن بۆ گەیشتن بە ئامانجەکانی تورکیا لە کۆتاییەکانی ساڵی پاریژدا بوو لە نێوەندی پشێوی و ئاڵۆزیەکی زۆردا بەشداری لە کۆبوونەوە لوتکەیەکەی هاوپەیمانێتی ناتۆدا کرد. ئەم بەشداریەش هاوکات بوو لەگەڵ ئامادەکاریەکانی ناو کۆنگرێسی ئەمریکا بۆ سەپاندنی سزا بەسەر تورکیادا کە هەردوو لایەنی کۆماری و دیموکراتەکان هاوڕان لەسەری. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. سیاسەتی دەرەوەیی تورکیا و ئاڵۆزیەکانی ناو وڵاتەکەش تەوەری سەرەکی بەرنامەی ئەم هەفتەیەمانە و سەرەتاش بە دۆسەی تورکیا و لیبیا دەست پێ دەکەین. پەرلەمانی تورکیا لە سەرەتای ئەم ساڵدا بەرنووسی ناردنی هێزی سەربازی تورکیای پەسەند کرد بۆ لیبیا. ئانکەرە دەڵێت ئەو هەڕەشە و مەترسیانەی ڕوبەڕووی حکوومەتی لیبیا دەبنەوە ئاسایشی تورکیا و هەروەهاش ئاشتی لە ناوچەکەدا بنکۆڵ دەکات. ئێمە پشتیوانیمان کردووە و بەردەوامیش بە هەموو شێوەیەک پشتیوانی لە حکوومەتی ترابلۆس دەکەین لەو شەڕەی دژی ئەو ژەنەراڵە کودتا چیە دەیکات کە وڵاتانی عەرەب و ئوروپایەکانیش پشتیوانی لێ دەکەن. کۆشکی سپی دەڵێت سەرۆک ترامپ پاش دەنگدانەکەی پەرلەمانی تورکیا پەیوەندی کردووە بە ڕەجەب تەیب ئەردۆگانەوە و پێی ڕاگەیاندووە هەر دەستێوەردانێکی دەرەکیانە لە قەیرانی لیبیادا ڕەوشەکە زیاتر ئاڵۆز دەکات. ئەم پەیوەندیە تەلەفۆنیەی نێوان هەردوو سەرۆک هاوکات بووە لەگەڵ ناڕەزاییەکانی لەشکری نیشتیمانی لیبیادا بۆ ڕێکەوتنەکەی نێوان ئانکەرە و تەرابلوس. ئێستا ئەردوغان دەیەوێت بە یەک بەرد دوو چۆلەکە بکوژێت. گواستنەوەی تیرۆریستەکان بۆ لیبیا لە بری ئەوەی لە تورکیا بیان هێڵێتەوە جا ئەگەر لە لیبیا سەرکەوتنیان بەدەستێنا ئەوە ئیتر کۆنتترۆلی هەموو شتێکی لیبیا دەکەن و هەروەهاش هەموو سەرچاوەکانی گاز و نەوتی وڵاتەکەش بەم هەنگاوە بنکەی خۆیان لە نزیک وڵاتانی دراوسێەوە دادەمەزرێنن. ئەم جۆرە ڕەتکردنەوەانە هەرتەنها لە لەشکرەکەی ژەنەڕاڵ خەلیفە حەفتەرەوە نییە، بەڵکو دانیشتوانی وڵاتەکەش بە نیگەرانیەوە لەو هەوڵەی حکوومەتەکەی تەرابلوس دەڕوانن. ئەو بڕیارێکی نیشتیمانیانە نییە چۆن دەتوانین داوای یارمەتی لە وڵاتێکی تر بکەین بۆ پاراستنی سەقامگیری و هەروەهاش بۆ شەڕی دژی تەرۆریزم. تەنانەت تورکیا وڵاتێکی عەرەبی نییە، وڵاتێکی بیانیە. ئێمە دەمانەوێت ژیانی ئاسوودەی خۆمان وەک ئێستای خۆی بمێنێتەوە. ئەگەرچی تورکیا دەڵێت حکوومەتی ڕەوای لیبیا داوای ئەو هەنگاوەی لێ کردووە، بەڵام ئەم جۆرە لێدوانانە نەبوونە تەمایی ئەوەی نیگەرانیەکانی خەڵک بڕەوێننەوە. هیچ جێکێک لەمانە بەمە قایل نییە و هیچ کەسێکیش خۆشحاڵ نییە پێی. ئەمە ینی داگیرکردن، ئەمە ینی بەکارهێنانی خراپی سەرچاوەکانی لیبیا. لەشکری نیشتیمانی لیبیا بۆ چەند مانگێک بوو لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەەوە دەستی بە هێرشکردنە سەر شاری تەرابلوس کردبوو. بەڵام لە سەرەتای ئەم هەفتەیەدا بوو وەک دەگوترێ لەسەر داوای ڕووسیا ژەنەڕاڵ حەفتەر ئاگربەستی ڕاگەیان. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری ئاڵن ماکۆفسکی دەکات. ئاڵن لێکۆڵەری باڵایە لە نێوەندی ئەمریکان پرۆگرێس و تایبەتمەندە لە کاروباری تورکیا. پێشتریش کارمەندی باڵا بۆ لە کۆمیتەی کاروبارە دەرەوەی یەکاندا لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا و هەروەهاش چەند پۆستێکی گرنگیشی هەبووە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکادا. بەڕێزانن سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. هەر دەست بەجێ حەز دەکەمەوە بزانم تۆ تورکیا بە بەشێک لە چارەسەری قەیرانی لیبیا دادەنەی یاخود دەبێتە بەشێک لە گرفت؟ Well, I think based on, well, first of all, spas. Thank you for inviting me and Happy New Year. And it's a pleasure to be back in your studio. سەرەتا سوپاست دەکەم بۆ میواندارێکەت و ساڵی نوێتان پیرۆز بێت و خۆشحاڵم جارێکی تریش لە ستۆدیەکانتانم. سەبارەت بە پرسیارەکەشت پێم وایە لە قۆناغی بەراییدا دەتوانین بڵین تورکیا ڕۆڵێکی ئەرێنی دەبینێت چونکە ئێستا ئاگربەست هاتۆتە ئاراوە. هەرچەندە ناکرێت بڵێم ئەو ئاگربەستە لە هەموو ڕوویەکەوە تەواوە، بەڵام هەواڵێکی دڵخۆشکەرە. هەرچۆنێک بێت ئەوەشمان لەبیر نەچووە ئەوە هۆکار بێت
کە تورکیا دەچێتە لیبیاوە زۆر هۆکاری تریش هەن یەکەمیان ئەوەیە تورکیا دەیەوێت ڕۆڵی سەرەکی ببینێت لەسەر ئاستی تەواوی ناوچەکە و هەروە ئەوەی دەیەوێت لە لیبیادا بیکات لە پێناو بەدەستهێنانی ڕۆڵبینینی سەرەکیە لە دۆسیی گاز لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا. بەڕاستی ئەمە دۆسیەکی ئاڵۆزە چونکە هۆکارێکی ئەو ڕێکەوتنەی لەگەڵ ترابلوسدا کردوێتی دەگەڕێتەوە بۆ ڕێگەگرتن لە پرۆژەی بۆریەکانی گواستنەوەی گاز لە ئیسرائیلەوە بۆ قوبرس و بۆ یۆنان و ئەوجا بۆ ئیتالیا. تورکیا خۆی بە خاوەنی بەشێکی زۆری کەنارەکانی دەریای ناوەڕاست دەزانێت و هیچ وڵاتێکیش دانی نەنا بۆ خۆ بە خاوەن زانینەی تورکیادا تا ئەم ماوەی ڕابردوو نەبێت لیبیا دانی پێداناوە. جا ئەمە یەکێکە لە هۆکارەکان وەگوتم بۆ ڕێگەگرتنە لەو پرۆژە گازە. هۆکارێکی تریژ ئەوەیە ئەنکەرە دەیەوێت پشتیوانی لە حکومەتێک بکات واتە حکومەتەکەی سەرراج کە هاوسۆزی ئیخوان الموسلیمینەکانە. هۆکارێکی تریشان ئەوەیە سەرۆکی تورکیا دەیەوێت پشتیوانی ناوخۆیی لە وڵاتەکەی خۆیدا بەدەستبێنێت بە تایبەتیش لە دوایی لە دەستدانی ئەستەمبول و ژمارەیەک شاری تری سەرەکی لە هەڵبژاردنەکەی ساڵی پاری شارەوانەکاندا. ئەمە بێ لەو قەیرانە ئابوورەی لە تورکیادا هەیە. ڕێژەی پشتیوانیش بۆ ئەردوگان هەروادێ و کەم دەکات و پێم وایەوە هاش بیر دەکاتەوە کە ئەو هەنگاوانەی لە ناو تورکیادا پشتیوانی بۆ زیاتر دەکەن. Erdogan's popularity has been falling, and I think he sees a foreign adventure as something that can boost it. بەڵام بەرژەوەندەکەی چی دەبێت چۆن دەتوانێت پشتیوانی ناوخۆی تورکیا بەدەست بێنێ لە کاتێکە ناو وڵاتەکە خۆی ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی گەورەی ئابووری بۆتەوە. جا پێم وایە ئەم دووشتە پەیوەندێکی زۆریان بەیەکەوە هەیە بەهۆی ئەو قەیرانە ئابووریەوە و کاریگەری ئەو قەیرانش بەسەر ڕێژەی پشتیوانیکردنی ئەردوگانەوە. ئەمە یەکێکە لە هیواکانی سەرۆکی تورکیا کە دەستێوەردانە دەرێکیەکان یارمەتی دەربن بۆی تا ئەو پشتیوانیە بۆ هەڵوێست و ڕێبازە سیاسەکانی زیاتر بکات لە ناو وڵاتەکەیدا. بێ لەوەش هاوبەشیکردن لەگەڵ رووسیادا هەر لەم ماوەیەدا کۆبوونەوە لوتکەیەکەی ئەردوگان و پوتن بوو. وەک بەرەنجامێکیش ئاگربەستەکەی لێکەوتەوە. جا ئەوە ڕوانینێکی تری ئەردوگانە کە وەها دەزانێت پەیوەندەکانی لەگەڵ رووسیادا یارمەتی دەردەبن بۆی تا خۆی وەک هێزێکی سەرەکی لە ناوچەکەدا ببینێت. بەڵێ ئەوە ڕاستە ئەردوگان ڕوبەڕووی کێشەی ناوخۆیی بۆتەوە بەڵام لە هەمان کاتیشدا خەونی خۆی هەیە تا ببێتە وڵاتی پێشەنگ و ڕێبەر لە ناوچەکەدا و بە هەمان شێوەش بۆ جیهانی ئیسلامی. ئەو خەونەی کە جەناب داماژەی پێیەکەی بەشێکە لەو خەونە گەورەی ئەردۆغان بۆ سەر لە نوێ دامەزرانەوەی ئیمپراتۆریەتی عوسمانلی وەکو زۆرێک لە چاودێر ئاماژەی پێدەکەن. Yes, but of course I don't think بەڵێ بەڵام بەدڵنیاییشەوە پێم وانە ڕەجەب تەیب ئەردوگان ئەوەندە ناواقعیانە بیر بکاتەوە و ئیمپراتۆریەتی عوسمانلی دروست بکاتەوە. بەڵام بێگومان دەخوازێت ببێتە خاوەنی ڕۆڵ و کاریگەری لە جیهانی ئیسلامیدا و بە تایبەتیش لەو ناوچانەی پێشتر بەشێک بوون لە ئیمپراتۆریەتی عوسمانلی وەک لیبیا. هەر بۆیە دەکرێت بڵێن ئەوە بەشێکی هۆکارەکانە لای ئەردوگان لەسەر دۆسیی لیبیا. پێم وایە گرنگە سەرنج بدەینە ئەوەی لە ماوەی 6 یان 7 ساڵی ڕابردوودا تورکیا دەستی کرد بە دانانی هێزە سەربازیەکانی دە وڵاتانی هەر زۆر دوورن لێوەی وەک قەتەر. لە ساڵی 2014دا تورکیا بنکەی سەربازی خۆی ڕاگەیاند لە سۆمالیا و لەوانەیە لە سوودانیش هەرچەندە هێشتا دیار نییە ئایا سەرباز دەنێرێت یاننا. بەڵام بۆ خۆم بڕوام وایە دەینێرێت. ئەوە تا ئێستاش لە لیبیا لەمەی لیبیادا کە بەشێکی لیبیەکان داوایان کردووە ڕەهندێکی نوێی هەیە و جیاوازە لەوانی پێشتری چونکە وەک هەموو ئاگادارین ئەنکەرە دەخوازێت میلیشیا سووریەکان بەرێتە ناو لیبیاوە تا شەڕی بۆ بکەن. جا بێگومان تورکیا لە ناو سووریادا هێزی سووریایی بەکارهێناوە لە شەڕەکاندا وەک هێزی میلیشایی سەر بە تورکیا لەوانە لەشکری ئازادی سووریا. بەڵام ئەمە یەکەمین جارە تورکیا میلیشیاکانی وڵاتێکی تر بنێرێت بۆ وڵاتێکی تر. هاوشێوەی ناردنی هێزەکانی ڤاگنەر لەلایەن رووسیاوە. جا ئەمە بەلای ئەردوگان بریتە لە جۆرێک دەرفەت تا هێزی تر بنێرێت و شەڕ لە پێناو ئامانجەکانی تورکیای ئێستادا بکەن. جا بڵێ ئەمە ڕەهەندی نوێی ئەم قەیرانەیە لە ئێستادا. بەڵێ
ئەلبەتە بێژگە لەو کێشە ناوخۆیانی ینی تورکیا کە ئاماژەمان پێکرد وڵاتانیش لە ئەوروپا لە ناوچەکەشدا گازەندەیەکی زۆریان هەیە من دەگەڕێمەوە بۆلات. هەردووە بە دوای لێدوانەکانی سەرۆکی تورکیا و هەڵوێستی حکوومەتەکەشی بۆ نردنی هێز بۆ لیبیا کۆمکاری عەرەب داوای کۆبوونەوەیەکی نائاسایی کرد بۆ هەڵسەنگاندنی ئەو ڕەوشە نوێیە. کاردانەوەکان هەر تەنها لە وڵاتانی عەرەبیدا نەبوون، وڵاتانی ئەوروپاش ڕاوێکی جیاوازیان هەیە لەوەی تورکیا. ئەو ڕێکەوتنەی هاوپەیمانیی حکوومەتی نیشتیمانی و تورکیا پێگەیشتون بە مەبەست خۆی لە یاسانی و نەتەوەیەکان دوورخستوتەوە و ئاڵۆزیەکانی ڕەوشەکەش زۆر زیاتر دەکات. ئەوروپاییەکان کوڵی ناکەن لە ڕۆڵی تورکیا بۆ سەقامگیری لەو ناوچەیەدا، بەڵام جەختیش دەکەنەوە لەوەی کە هیچ پێشێلکاریەکی یاسا و ڕێساکان نابنە هۆکار بۆ ئاشتی و ئاسایش و لەو بڕوایشدان هیچ کێشەیەک نییە بە دیالۆگ چارەسەر نەکرێ. تورکیا ڕۆڵێکی هەیە بیبینێت لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا لەو ڕوانگەیەوەی ببێتە کۆڵەکەی سەقامگیری لە ناوچەکەدا. ئەلبەت ئەمەش تەنها لە ڕێی ڕێزگرتن و وابەستەبوونەوە بە یاساکانی دەریاوە دێتە دی و هەروەهاش بە قایلبوون بۆ دیالۆگ لەگەڵ وڵاتانی تری هاوسلور لەگەڵ دەریای ناوەڕاستدا. هەر لە دەستپێکی ئەم ڕەوشەوە وڵاتی مەسر زۆر بە توندی دژی ئەو هەنگاوەی تورکیا بۆ دەشڵێت هەر کاریگەریەکی نەرێنی ئەو بڕیارە لە ناوچەکانی دەریای ناوەڕاستدا دروست بێت لە ئەستۆی تورکیایە. فالدعم التركي متواصل لمجموعات وميليشيات. پشتیوانی تورکیا بەردەوامە بۆ ڕێکخراوە میلیشیاکان لەلایەن توندڕەوانەوە ڕێبەرایەتی دەکرێن کە هەندێکیان چەندان ساڵە سزای ئەنجومەنی ئاساییشان لەسەرە. مۆرکردنەکەی ئەم دوایە یادەشتنامەکەی لێکتێگەیشتن لە نێوان حکوومەتی تورکیا و فایز ئەسەڕاژدا پێشێلکاریکی بەرچاوی ڕێکەوتنەکانی پێشوو هەروەها بڕیارەکانی ئەنجومەنی ئاساییشە. ئەم گوناهبارکردنەی تورکیا بە یارمەتیدانی تێرۆریستان هەر تەنها لەلایەن وڵاتانی عەرەبی نەیاری تورکیاون نییە، بەڵکو هەر هیچ نەبێ بەشێ لە وڵاتانی ئەوروپاییش وەک فەڕەنسا لە چەند بۆنەیەکدا گومانەکانی خۆیان نەشاردوێتەوە لەسەر ئەوەی وەک دەگوترێ پەیوەندیەکانی تورکیا بە ڕێکخراوە جیهادیەکانەوە. کاتێک دەڕوانمە تورکیا ئەوە تا دەبینم دژی ئەوانە شەڕ دەکات کە ڕۆژێک لە ڕۆژان شانبەشانی ئێمە شەڕیان دەکرد، ئەوانەی لەگەڵ ئێمەدا شەڕی داعشیان دەکرد. ئەوەش دەبینین کە هەندێک جار کاریش لەگەڵ هێزەکانی داعشدا دەکات. بۆ خۆ دەزانی زۆرێک لە وڵاتانی ئەوروپا هەروەها بەشێکی زۆریش لە وڵاتانی جیهانی عەرەبی لەگەڵ ئەم هەنگاوەی تورکیا نین، بەڵام تورکیا هەر سوورە لەسەرەوەی کە هێز بنێرێ بۆ لیبیا. ئەوروپا لەگەڵ ئەو وڵاتە عەرەبیانە ئەتوانن چی بکەن بۆ ڕێگریکردن لە تورکیا؟ Well, I think it's very difficult unless they succeed in defeating the. پێم وایە ئەوە زۆر قورس دەبێت مەگەر بڵێم سەرکەوتوو دەبن لە شکست پێهێنانی هێزەکانی حکوومەتی وفاقی نیشتیمانی. هیچ یەکێک لەو وڵاتانە نابینم کە بیانەوێت ببنە ڕێگر لە بەردەم گواستنەوەی هێزەکانی تورکیا بۆ لیبیا، لەگەڵ ئەوەشدا کە تورکیا دۆستێکی ئێجگار کەمی هەیە لە ناوچەکەدا هەرچەندە خواستیشی هەیە تا ببێتە زلهێزێکی ئەو ناوچەی جیهان. جا بەگشتی دۆستێکی ئەو تۆی نییە و لەگەڵ ئەوەشدا نەیارێکی زۆری هەن وەک بینەرانی ئەم بەرنمەیە بینیان زۆرێک لە نەیارەکانی تورکیا بە تایبەتیش میسر لە نێویاندا نەیارێکی سەرسەختی تورکیایە، چونکە ژەنەڕال عەبدولفەتاح سیسی کە حکوومەتێکی سیکولاری پێکێنا ئەردوگان وەک کاریگەریەکی نەرێنی بەسەر جیهانی ئیسلامی و بەسەر وڵاتانی ناوچەکەشەوە دەبینێت. لە بیرمان نەچێت ئەردوگان پشتیوانێکی زۆری حکوومەتی ئیخوانەکانی دەکرد لە وڵاتی میسر. ئێستاش میسر وها لەو حکوومەتەی فائیز سەرراج لە تەرابلس دەڕوانێت کە کاریگەری نەرێنی زیاتری بەسەر جیهانی ئیسلامی و ناوچەکەشەوە. لێرەدا تورکیا دەکەوێتە ململانیە لەگەڵ زۆر هێزدا لە لیبیادا. زۆر وڵات لە جیهاندا پشتیوانی لە ژەنەرال حەفتەر دەکەن کە بەنگازی و ژمارەیەک شوێنی تریشی بەدەستەوەیە چەند مانگێکی شەهێرش دەکاتە سەر تەرابلس. بێگومان فەڕەنسا و میسر و میرنشینە یەکگرتوەکانی عەرەب و عەرەبستانی سعودیە و شانشینی ئوردون و چەندان وڵاتی تریش نەیاری حکوومەتی وفاقی نیشتیمانی لیبیان. تورکیا لە زۆر شوێندا پێشێلکاری یاسایی نێونەتەوەی
کردووە ئەو گەڕانی بە دوای گازدا دەیکات لە دەریای ناوەڕاستدا هیچ لایەک نییە بڵێ ئەوە ناوچەی تورکیایە لە قەیرانی ناوخۆیی سووریادا بە هەمان شێوە ئێستاش کە هێز دەنێرێت بۆ لیبیا هیچ بنەمایەکی یاسایی نییە و وێڕای جەختکردنەوەکانی تورکیا کە دەڵێت حکومەتی یاسایی لیبیا بانگشتی کردووە بەڵام کێشەکە لەوەدایە کە هەر لەم کاتەدا کە باسی دۆسیەی لیبیا دەکەین زۆر وڵاتی تریشن سەرپێچی لە بڕیارەکانی نەتەوەی گرتوەکاندا دەکەن لەو ڕوانگەیەوەی پشتیوانی لەم یان ئەو لایەن دەکەن و چەکیشان بۆ دابین دەکەن لە کاتێکدا گەماروی چەک هەیە بەڵام لە ڕاستیدا ئەوەی تا ئێستا حکوومەتەکەی سەراجی هێشتوتەوە پشتیوانی سەربازەکانی تورکیا و پشتیوانی میلیشیەکانی سووریایە بۆ سەرراج ئێستا ئەگەر بەست هەیە ینی وەکو جەنابیش دامەژە پێکرد لە سەرەتای بەرنامەکەی ئەمە هەنگاویی پۆزتیڤ هەنگاویی ئەرێ نییە کە ئاگر بەست هەیە ئەم ئاگر بەستە زیان لە هەنگاوی تورکیادا یا بە سوود دەگەڕێتەوە بۆی. No, I think Turkey will still send its forces. I think there are forces that were actually... ئەگەر مەبەستت لە ڕێگەگرتن بێت لەو جم و جۆڵەی تورکیا ئەوە نا پێم وانە تورکیا بەردەوام دەبێت و لە ئێستاشدا وەک زانراوە هێزەکانی لەوێن و بەشێکی تریشی بەڕێوان جا بەڕاستی پێم وایە ئەمەیان سەبارەت بە ئاگربەستەکەیە پێویستە خۆشحاڵ بین بەوەی تند و تیژی و کوشتارەکان ڕادەگیرن چونکە شەڕەکان بوونەتەمایی کوژرانی دەیان هەزار کەس و ئاوارەبوونی سەدان هەزار کەس جا کاتێک لە لیبیا ئاگربەست ڕادەگەیەندرێت ئەمە ینی هەبوونی هیوایە بەوەی پرۆسەی دیپلۆماسی کە ئەوروپایەکان و بە تایبەتیش ئەڵمانیا دەیانەوێت ڕۆڵی پێشەنگیان هەبێت تێیدا ئیتر دەتوانێت جێگەی خۆی بگرێت و بە خێراییش کاتێکیش تورکیا و رووسیا پێکەوە ئەم دەرفەتی ئاگربەستە دەخۆزنەوە ئەو ینی مۆسکۆ و ئەنکەرا دەیانەوێت خۆیان پێشەنگی وەربگرن لەو پرۆسەیەدا و ئەوروپاش بکەنە دەرێ جا لە مەودای درێژخایەندا پێم وانە ئەوە شتێکی ئەرێنی بێت بۆ تەواوی ناوچەکە کە لیبیا بکەوێتە ژێر کاریگەری تورکیاوە و ئەلبەتە هەرگیز ئەوە شتێکی باش نابێت بەڵام بۆ ئێستا پێویستە خۆشحاڵ بین بەوەی کوشتارەکان هەر هیچ نەبێت تا کاتی تۆمارکردنی ئەم بەرنمەیە ڕاگیرەون باشە لێرەدا ڕۆڵی نەتەوەیە گرتووەکان پێ دوایە پێویست دەکا لەم ڕۆژەی ئێستای لیبیادا نەتەوەیە گرتووەکان زیاتر ڕۆڵی هەبێ یا تورکیا و رووسیا. Well, obviously, I think it would be better to have the United Nations role. بەبێ هیچ گومانێک باشترە نەتەوەی گرتوەکان ئەو ڕۆڵی هەبێت لە لیبیادا وەک لەوەی رووسیا و تورکیا باڵا دەست بن تێیدا بەڵام کێشەکە لەوەدایە نەتەوەی گرتوەکان بەهێزتر نییە لەو وڵاتانی ئەم دامەزراوە نێونەتەوەیان پێکێنەوە بەڕاستی بڵێم ئێستا پێویستە سەرنج بدێنێ یەکێتی ئەوروپا و بە تایبەتیش ئەڵمانیا لەم دۆسیەی لیبیادا و هەروەهاش ئیتالیا کە لە ڕووی مێژوویەوە وەک کۆلۆنیالی لیبیالی دەڕوانرێت و لە یەک شتیشدا هاوبەشی تورکیایە کە هاوسۆزە لەگەڵ حکومەتەکەی سەرڕازدا. من دەگەڕێمەوە بۆلات با بڕێک باز لە پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بکەین. بەپێی ڕای زۆرێک لە چاودێر لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا لە خراپترین ڕەوشیدایە و سیاسەتی هەردوو وڵاتیش لەسەر دۆسیەکانی جێی بایەخی هەردوو لایەنن تەواو جیاوازن. ئەم پەیوەندیانە هێندەی تر ساردی و پشێوی تێکە و کە سیناتی ئەمریکا کۆمەڵکوژی ئەرمینیاییەکانی بە ژینۆساید ناسان. بەگشتی لە ڕووی مێژوویەوە پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بە یەکێک لە قوناغە هەرە خراپەکانیدا تێپەر دەبێت ژمارەیەک و کار هەم بۆ ئەمە دووسەی سەرەکە لە ڕەوانینی تورکیادا ئەوەیە کە ئەمریکا پشتیوانی لە یەکینەکانی پاراستنی گەل دەکات باڵاچەکدارەکەی پارتی کرێکارانی کوردستان و هەروەهاش بەگشتی سیاسەتی ئەمریکا لە سووریادا. دووسەی دووەم لە ڕەوانینی ئەمریکاوە کڕینی موشکی بەرگری S-400 رووسیا لەلایەن ئەنکەرەوە و بێ لەوەش کردە لەشکریەکانی کانی ئاشتیە. ڕایگشتی ئەمریکا و هەندێک لە دامەزراوەکانی بە تایبەت کۆنگرس و پەنتاگۆن زۆر نەڕازین و تۆڕەشن. جیا لێرەدا ئەوەی پێدەگوترێت بەرنووسی ژینۆسایدکردنی ئەرمەنیاکان و سیناتی ئەمریکا پەسەند کرد نیشانە بۆ خواستی دامەزراوەکانی ئەمریکا و بەکارهێنانی ئەو دووسەیە دژی تورکیا. بێ لەوانە هێرشەکەی ئەم دواییەی تورکیا بۆ سەر ناوچە کوردنشینەکانی سووریا لە باکووری ڕۆژهەڵاتی ئەو وڵاتەدا بووە دۆسەیەکی مشت و مڕ لەسەری نێوان ئەمریکا و تورکیا.
لیستێکی گەورەی ناکۆکی و کێشە هەن لە نێوان هەردوو وڵاتدا لە ڕاستیدا هیچ کاتێک هێندەی ئێستا پەیوەندیەکان خراپ نەبوون بێگومان لەم ڕۆژدا دۆسیەی مشتومڕ لەسەر هێرشەکەی تورکیا هەیە بۆ سەر سووریا کە ئەمریکا تەبانیە لەگەڵیدا جا ئەوەی ڕوودەدات لەو ناوچانەی هێرشەکەی تێدا دەکرێت هەتا بڵێ گرنگە پێدەچێت وەک چاودێر دەڵێن گەورە کاربەدەستانی تورکیا بە سەرۆکی وڵاتەکەشەوە تەواوی هیوای خۆیان تەنها لەسەر سەرۆک ترامپ بنیاد نابێ بەڵام ئایا ئەمە هەنگاوێکی گونجاوە لە پەیوەندی نێوان دوو وڵاتدا یان نا چاودێر وەڵامیان پێیە گەورەترین هەڵی استراتیژی ئەنکەرا دروستکردنی تەواوی پەیوەندیەکانیەتی کە تەنها لە خودی سەرۆک ترامپدا بچووکی کردوتەوە یانی لە یەک کەسدا و بەگشتیش لە پۆستەکانی تویتەردا ئەمەڕە هەندێکی ترسناک و مەترسیدارە کە دەتوانم بڵێم ئەم پەیوەندیانە وەکردنی ڕۆڵەتی رووسایی وایە بۆ پەیوەندیەک کە تەمەنی زیاتر لە سەدەیەکە بە پێی ڕایی چاودێرانی سیاسی تورکیا پاشگەز نابێتەوە لە کڕینی موشەکەکانی S-400 و هەروەهاش لەو سیاسەتانەی لە ناوچەکەدا هەیەی بەڵام دەشڵێن ئەمانە هیچیان واشنگتن و ئانکەرە ناگەێنە ئەو ئاستەی دابڕانێکی گەورە لە پەیوەندیەکانیاندا دروست بێت. پێم وایە کاردانەوەی تورکیا پاشەکشەکردن نابێتن لە کڕینی موشکی S-400 و هەروەهاش لە دووسەی سووریا. تورکیا بڕوای وایە ئەو دووسیانە زۆر گرنگم بووی و پەیوەندیشیان هەیە بە بەرژەوەندیە نیشتیمانیەکانی وڵاتەکەەوە. هیچ لایەکیشیان نایەنەوێت کۆتایی بەو پرۆسە بێنن بە شێوەیەکی دارمانێک لە پەیوەندیە دوو لایەنەکانیاندا دروست بێت. هەردوولا پێویستیان بە یەکتر هەیە هەردوولاش دەزانن پەیوەندیەکانیان زۆر ڕازگۆ نین. لە کۆنگرێسی ئەمریکادا هەوڵ هەن بۆ چەپاندنی سزا بەسەر تورکیادا بەڵام لە ناو تورکیاوە ئاگاهی دەدرێت لەوەی ئەگەر ئەو سزایانە بسەپێنرێن ئەوە لەوانەیە پەرچەکردداری تورکیا دوورکردنەوەی زیاتری بێ لە جیهانی ڕۆژاوا و بە تایبەتیش لە ئەمریکا. ڕاهەندی دارایی سەزاکانی ئەمریکا زیان لە ئابووری تورکیا دەدات. کاریگەری دووهەمیشان بریتی دەبێت لە دابڕانی زیاتری پەیوەندیەکان لەگەڵ تورکیادا نەک هەر لەگەڵ ئەمریکادا بەڵکو لەگەڵ ئەوروپا و ناتۆشدا جا دەشێت ئەمە ببێتە هۆکارێکی پاڵنەر تا تورکیا بەرەو پەیوەندێکی زیاتر بڕوات لەگەڵ رووسیادا. لە بودجەی ساڵی 2020 ئەمریکادا و بە تایبەتیش ئەو بەشەی پەیوەندی بە بودجەی هێزە سەربازیەکانەوە هەیە باس لە ئەگەری سەپاندنی سزاش کراوە بەسەر تورکیادا. ئێستاش تورکەکان دەڵێن کەواتە هاوپەیمانێتیان لەگەڵ ئەمریکادا بۆ چییە؟ تورکیا ناتوانێت بەردەوام بێت لە هاوپەیمانەتێکی استراتیژی و بابەتیانە لەگەڵ ئەمریکادا بەتایبەتیش کەم جۆرە هەڕەشانە درێژەیان هەبن ئەمە هیچ سوودێکی نابێت جاکە دەڕوانیتە ئەو لایەنەی کە کێ سوودمەند دەبێت لە ئاوا ڕەوشێکدا ئەوە بێگومان چین و رووسیا دەبن. بەڕێز ماکۆڤسکی پەیوەندی تورکیا و ئەمریکا بەرەو کوێ دەڕوا؟ First of all, let me agree with the لە پێش هەموو شتێکدا دەرفەتم بدەرێ هاوڕایی خۆم دەربڕم لەگەڵ ئەو پسپۆرانی ئێستا لە ڤیددیوەکاندا بینیمان و دەڵێن پەیوەندەکانی نێوان ئەمریکا و تورکیا لە خراپترین باردان لە وەتای ساڵی 1952ەوە کە تورکیا بووە ئەندامی ناتۆ. بڵێ هەروادێ و ئەم پەیوەندیانە ڕوو لە خراپین و بەرەو خراپتریش دەڕوات هەرچی تورکیاشە زیاتر و زیاتر لە ناو خولگەی رووسیادا دەسوڕێتەوە. پێم وانە ئەو پەیوەندیانە بەرەو باشتر بچن تا ئەو کاتەی ڕەجەب تەیب ئەردوگان سەرۆکی تورکیا بێت. ئەردوگان جەخت لە سیاسەتێکی دەرەوەی فرەڕەهەندی دەکاتەوە و دەیەوێت ئەو جۆرە سیاسەتە بگرێتە بەر ئەمە تورکیای کۆن نییە واتە تورکایەکی هەژار و تورکایەکی لاواز نییە کە لە کۆتایی هەموو ڕۆژێکدا بەو شێوەی ئەمریکا دەیەوێت ڕەفتار بکات. ئێستا وڵاتێکە لەشکرێکی بەهێزی هەیە و لە ڕیزبەندی یەکەمین 20 لەشکرە گەورەکەی جیهاندایە و دووهەم بەهێزترین لەشکریشە لە هاوپەیمانێتی ناتۆدا. جا ئەمە ئەو تورکیانوەیە کە ئەمریکا سەر و سەودای لەگەڵدا دەکات. وڵاتێکی بەرەو ڕسکان چووە چەک هەناردە دەکات و چەکیش دەکڕێت و خۆیشی بەهێزێکی ناوچەییدا دەنێت و ناشێوێت چیدی لەگەڵ ئەمریکادا بێت و زۆر ئامانجیشی هەن لە ناوچەکەدا کە ئەمریکا ناکۆکە لەسەریان بێ لەوانش هەروە دێ و لە رووسیان نزیک دەبێتەوە. ئەی بەڕای تۆ ئەو پەیوەندیانەی کە باز دەکرێت لە نێوان تورکیا و ڕێکخراوە جیهادیەکاندا ئەمە چەند کاریگەری دەبێت بەسەر ئەم پەیوەندیانەی تورکیا و ئەمریکاوە.
I think this was actually the first issue that cropped up. جا بەڕاستی پێم وایە ئەمە یەکەمین کێشە بوو کە بووە مایە و هۆکاری وەرچەرخانی نەرێنی لە پەیوەندەکانی ئەمریکا و تورکیادا. ئێمە گەر بگەڕینەوە بۆ قۆناغی هەرە سەرەتایی لە شەڕی ناوخۆیی سووریادا ئەمریکا زۆر نیگەرانی هەبوو لە هەڵوێستەکانی تورکیا و کردنەوەی سنوورەکانی خۆی بۆ هاتوچۆی تێرۆریستە جیهادیەکان و پشتیوانیکردنیان. کاتێک لە مانگی 5 ساڵی 2013دا سەرۆکی تورکیا سەردانی واشنگتنی کرد پێشوازیەکی گەرمی لێکرا لەلایەن سەرۆک ئۆباماوە، بەڵام ئەو پەیوەندیانەی ئەنکەرە لەگەڵ جیهادەکاندا دۆسەی سەرەکی وتوێژەکانی بوو. با ئەوەش بڵێم ئەم ڕەفتارانەی تورکیای ئەردوگان بەردەوام دەبێت چونکە ئەو میلیشیا سووریانەی شەڕ بۆ ئەردوگان دەکات تا ئەندازەیەکی زۆر و بەگشتیش لە جیهادەکانن وەک جەبهەی نوسرە کە ئێستا پێی دەڵێن هەیئەی تەحریری شام. جا بۆچی تورکیا ئەم کارە دەکات و دەبێتە هاوبەش لەگەڵ ئەو جیهادیانەدا؟ هەندێک وەڵامیان وەهایە و بە تایبەتیش لەناو سووریاوە دەڵێن جیهادەکان دژمنی ئەسەدن و پشتیوانی لە هەر لایەنێکیش بێت دەیکەن کە دژی ئەسەد بێت. هەندێکی تریش دەڵێن تورکیا ڕاڵی ئایدۆلۆژی تورکیا و ئەو جیهادیانە پێکەوە دەبستێتەوە. جا تێکەڵ بوونێکەیە لەمەدا و بۆ خۆم پێم وایە پاشخان و حزبی ئیسلامی ئەردوگان لێرەدا مەبەستم لە جیهادیزم نییە بەڵکو لە ئیسلامیە. ئەو هەستەی دروست کردووەکە پەیوەندیان هەیە و لەوەش زیاتر ئەوەیە کاربەدەستانی دەستگا هەواڵگیریەکانی تورکیا پەیوەندیان لەگەڵ ئەو جیهادیانەدا پێ باشە و پێ ئاسانتریشە. جا ئەمە شتێکی نوێ نییە بۆ تورکیا و لە مێژەوە هەیە. ئەوە تا لەکەیەوە ئەردوگان لە پەیوەندی و دۆستایەتیدایە لەگەڵ حەماسی فەڵەستینەکاندا و لەو پاشخانە هزریەی ئیخوانەکانیشەوە سەرچاوی گرتووە. یەک پرسیار بە خێرایی پێم بڵێ بێجگە لە سەرۆک ترامپ لە نەناو واشنگتن چیتر دۆستی تورکیایە؟ لەوانەیە لێرە و لەوێ هەندێک سیناتۆر هەبن دۆستی تورکیا بن، بەڵام بەگشتی ئەردوگان تەنها یەک دۆستی هەیە لە واشنگتن و تەنها یەک دۆستە، بەڵام ئەو دۆستەش سەرۆکی ئەمریکای و لە زۆر لایەنەوە تورکیای پاراستووە، بە تایبەتیش لەم چەند مانگەی ڕابردوودا. تۆ داوای وەڵامێکی کورت و خێرات کرد، دەنا دەتوانم زۆر نمونەشت بدەمێ. هەر لەم سەروبەندەی سەودای تورکیا لەگەڵ رووسیادا بۆ کڕینی موشکی S-400 هاوپەیمانەتی ناتۆ لە چەند بۆنەیەکدا جەختی دەکردەوە لەوەی ئەو سیستمە بەرگریە ئاسمانی رووسیا بە هیچ شێوەیەک تێکەڵ بە سیستمی بەرگری ناتۆ ناکرێت. ئەمریکا دەڵێت ئەمە کێشەی نێوان تورکیا و ناتۆیە. پێم وایە کێشەکە لێرەدا ئاڕاستی تورکایە لە بەرامبەر هەوپەیمانەتی ناتۆدا و هەروەهاش ئەو بڕیارانەی لەسەر ژمارەیەک بابەتی تر دەیدات کە پێشتر ئاماژەم پێکردوون لە پەیوەندی بە موشکی S-400ەوە یان وابەستەی بە پلانەکانی ناتۆ بۆ بەرگریکردن لە ئەوروپا و هەروەها شتەکانی تریشەوە. بەڵام ئەمە بۆ مانایە نییە واشنگتن تەواوی سیاسەتەکانی خۆی لەبەر تورکیا بگۆڕێت. بۆ نمونە لە شەڕی دژی تێرۆریزمدا ئەمریکا سوورە لەسەر سیاسەتی خۆی و ئەو هاوپەیمانێتیانەی هەیەی لەبەرەی بەرەنگاربوونەوەی ڕێکخراوە ئیسلامیە ڕادیکاڵیەکاندا بە تایبەتیش ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی. بەڵێ ئێمە بەردەوام دەبین لە ئەرکەکانی خۆمان بۆ شکستپێنانی داعش. ئەمەش لە ناوچەکەدا بە هاوکاریکردنێکی زۆرەوە لەگەڵ هێزەکانی سووریایی دیموکراتدا دەکەین. ئێمە پێمان وایە ئەو ڕێگەی لە پێشمانە بەردەوامی گەشەکردنی هاوپەیمانێتەکەمان و هەروەهاش لە ناوبردننی تەواوەتی داعشە. هەشتا یەک ئەندامان هەیە تێکەڵەیەکە لە وڵاتان و ڕێکخراوەکان. ئێستا پێویستمان بە پەرسەندنی زیاتر هەیە لە ڕێی پشتیوانیکردنی سیاسی و لەشکریەوە بۆ هێزە بیانیەکان و بۆ پشتیوانی چاودێریکردنیش. ئەوروپاش لەگەڵ بەشێکی هەڵوێستە سیاسیەکانی تورکیادا نییە، بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر تێرۆریزم و ئەو ڕوانینانەی تورکیا هەیەی لەو بارەیەوە. هەروەها ئێمە سەرنجیشمان هەیە لەسەر پێناسەکردنی تورکیا بۆ تیرۆریزم و لەگەڵ پێوانەکانی ئەنجومەنی ئەوروپادا ناگونجێت، بە تایبەتیش لەگەڵ یاساکانی دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ. بەلای چاودێرانی تورکەوە ناوپەیمانێتی ناتۆ و نەجیهانی ڕۆژاواش ناتوانن دەستبەرداری تورکیا بن، هەر بۆیەوەهاش پێشبینی دەکەن ئەگەر بێت و سزا بسەپێنرێتە سەر تورکیا سزایەکی سووک دەبێت.
تورکیا وڵاتێکی گرنگە لە ناوچەکەدا وەکو ئەندامێکی ناتو کە ناکرێت لەدەست بدرێت. ترامپ پشتیوانی لەو بیرروکەیە دەکات. هێشتا دەرفەت هەیە کە دەشێت ترامپ بتوانێت ڕوولی خۆی بگێڕێت و ئەو سزایانە لەوانەیە بسەپێنرێت سەر تورکیا لە ئاستێکی مامناوەندی دابن نەک زۆر قرس. بەڕێز ماکۆڤسکی هەموو سیاسەتانی تورکیا کە گرتوویەتە بەر پێچەوانەی سیاسەتەکانی ناتۆن و پێچەوانەی سیاسەتەکانی جیهانی ڕۆژاواشن. ناتۆ دەگاتە و بەرەنجامەی تورکیاوە دەربنێ لەو هاوپەیمانەتیە؟ Well, first of all, it's not literally every policy. پێش هەموو شتێک با بڵێم کە هەموو سیاسەتەکانی تورکیا پێچەوانە نین. تورکیا بەشێکە لە هاوپەیمانەتی ناتۆ لە وڵاتی ئەفغانستان و لە باڵکان. سەبارەت بۆی تورکیا لە هاوپەیمانەتی ناتۆ دەربکرێت هیچ بەندێک نییە لە پەیڕەوی ناتۆدا بۆ دەرکردنی ئەندامێک. بەڵام هەروادێ و گومانەکان زیاتر دەبن سەبارەت بە سیاسەت و ڕێبازەکانی تورکیا کە پێچەوانی هاوپەیمانەتی ناتۆن یان لە کاتێکدا سیاسەتەکانی ئەردوگان زیاتر بەلای رووسیادایە. ئایا ناتۆ چۆن سەر و سەودای لەگەڵ دەکات. ئێستا راپۆرت هەن و باسی دەکەن کە کاربەدەستانی تورکیا لە بارگای سەرەکی ناتۆ لە برۆکسل لە پاراوێز نراون و لە هەندێک شتی تایبەتدا بەشداریان پێ ناکرێت چونکە متمانەیەکی تەواویان پێ ناکرێت. با ئەوەش بڵم کە تورکیا نایوێت ناتۆ جێ بهێڵێت. تورکیا سوودی زۆری لە ناتۆ بینیوە و کاریگەریەکی زۆریشی هەیە لە ناو کە دەکرێت بڵێم گەورەترین هاوپەیمانەتی لە جیهاندا چونکە هەرچ بڕیارێک لە ناتۆ دەدرێت پێویستی بە تێگرایی دەنگی ئەندامانی هەیە. بێجگەلەوە پێویستە پێگەی تورکیاش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەچاو بکرێت کە خۆی بەڕێبەری ئەو ناوچەی جیهان دەزانێت و بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەو چاوەوە سەیری دەکەن کە ئەندامی ناتۆیە. جا بەڕاستی ئەوە نابینم کە تورکیا ناتۆ جێبهێڵێت. وەلێ ئەو نزیکبوونەوەی لەگەڵ رووسیادا زۆر پێدەچێت بەرەو لە پەراوێژنانی ببات لە ناو هاوپەیمانێتی ناتۆدا. بەڵام بەڕای تۆ ئەو نزیک بوونەوەی لە مۆسکۆ یعنی واناکە کە ناتۆ بیرکردنەوە هیچکەی هەبێ واناکە کە تەنانەت هاوپەیمانێتی ناتۆ بەرەو داخورانیە بڕوا لە ناو خۆیدا. I think NATO is very unhappy about it. It's not only the United States, I think every NATO partner. پێم وایە ناتۆ بە هیچ شێوەیەک خۆشحاڵ نییە بەوە. ئەمە هەر تەنها ئەمریکا نا بەڵکو هەموو وڵاتانی ئەندامی ناتۆ خۆشحاڵ نین و ناڕازیشن بەرامبەر بۆی تورکیا موشەکەکانی S-400 کڕیوە لە رووسیا واتە سیستمی بەرگری ئاسمانی. پێم وایە تا ئەو ئەندازەیی بیری لێ دەکەیتەوە دەبێت وڵاتانی ئەندام خۆشحاڵ نەبن بۆی کە تورکیا نزیکەی لە 150 گازی سروشتی وڵاتەکەی لە رووسیا دەکرێت یان ئەوەی رووسیا خەریکی دروستکردنی ڕیاکتەری ناوەکیە بۆ تورکیا لەسەر کەناری دەریای ناوەڕاست. بێلەوانە لە سووریادا لە لیبیادا پەرە بە پێشنیازە دیپلۆماسیەکانی خۆیان دەدەن. ئیسرائیلیش خۆشحاڵ نییە و ناڕازیشە لە هەموو ئەمانە. بەڵام پێدەچێت ڕوانینی گشتی وڵاتان لەسەر ئەم دۆسیانە بەو شێوەیە بێت کە کار لەگەڵ بوارە لەشکریەکەی تورکیا دەکەین کە دەتوانرێت کاری پێکەوەیی لەسەر بکرێت وەک کارکردن لە دامەزراوەکانی ناو یان دەرەوەی تورکیادا. لەوانە بنکەی هێزی ئاسمانی ئەنجەرلیک و دەشلێن پشو درێژی خۆیان ڕدەگرن بەو هیوایی ڕێبەرایەتیەکی نوێ لە تورکیادا دروست دەبێت کە زیاتر سەر بە جیهانی ڕۆژئاوا بێت. ئەلبەت هەر ئەردوگان و لایەنگرەکانی کێشەکە نییە چونکە تەنانەت ئەگەر ئێستاش ئەردوگان دەست لە کار بکێشێتەوە و تەنانەت ئەگەر ئەمە وەک گریمانەیەک تەنانەت ئەگەر جەهەپەش دەسەڵات بگرێتە دەست لە تورکیا کە بەلایەنێکی نزیک لە ڕۆژئاوا ناسراوە ئەوە هێشتاش ڕێگەیەکی درێژ لە پێش دەبێت لە دۆسیەی پەیوەندەکانی تورکیا و هاوپەیمانێتی ناتۆ. And even if what's seen as the more pro-Western party, the CHP, were to take over, I think it would be a long road back to a really close Turkish relationship with NATO and the West. ئەمان دێڵینەوە بۆ بەرنامەیەکی تر من حەزەکەم بڕێک باز لە ڕەوشی ناوخۆیی تورکیاش بکەین. بێ لەو کێشانەی تورکیا هەیەی لەسەر ئەستی جیهان لە ناو وڵاتەکەشدا کۆمەڵێک گرفتی سیاسی هەیە و ئەو گرفتانەژ بوونەتە ماییدا بەشبوونی پارتی داد و گەشەپێدان و ژمارەیە لە ڕێبەرانی ئاکەپا پاش ناڕزاییەکانیان لە سیاسەتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان لە ئاکەپا جیابوونەوە.
وێڕای هەموو فشارەکان هەروەش وێڕای ئەو هەوڵانەی بۆ هێنانە ئارایی ژینگەی تۆقاندن دەیاندا ئێمە ئازایانە و بە یەک ڕوانین و هاوسۆزیەوە دەست لە ناو دەست وەستین هاوکاتی نزیک بوونەوەمان لە سەدەمین ساڵیادی کۆمارەکەمان ئێمە پێکەوە هاتوین لە پێناودا ڕشتنی ئایندەیەکی دیموکراسیانە و ئایندەیەکی پەرەسەند و بۆ وڵاتەکەمان. ئەردۆگان توانی سەرکەوتن بەدەستبێنێ لەو ڕیفراندۆمەی بۆ جێگیرکردنی سیستمی سەرۆکایەتی کردی لە تورکیادا. بەڵام ئەمە بەو مانایەن نییە ئەم سیستمە لە خزمەتی خەڵکدا بێ وەک سەرۆکوەزیری پێشووی تورکیا دەڵێ سیستمی سەرۆکایەتی لە تورکیا سەرچاوەی زۆرێک لە کێشەکانی وڵاتەکەیە. لەگەڵ ئەم سیستمە نوێی سەرۆکایەتیدا پرۆسەی بڕیاردان زۆر بەرتەسک بۆتەوە هەروەش ئەمە بێ لەوەی ژمارەیەکی بەرچاو کێشەی ڕژ لە ناو حکوومەتدا سەریان هەڵداوە لە ڕووی بابەتی بوون و چالاکی و متمانەوە لە ئێستادا داکەوتنێکی بەرچاوی پێوانە دیموکراسیەکان لە تورکیادا هەیە هەر بۆیە مەحاڵە پرەنسیبەکانی کۆمەڵگەیەکی دیموکراسی درێژەی هەبێت ئەگەر بێت و ئەم سیستمە بەردەوام بێت. هەر بۆیەشە ئەحمەد داودۆغڵو لە ڕاگەیاندنی بەرنامەی کاری پارتی ئایندەدا جەخت لە گێڕانەوەی سیستمی پەرلەمانی دەکاتەوە. لەم چوارچێوەیەدا و لە ڕوانگەی ئەزمموی مێژووی و پێکهاتەی ئێستای وڵاتەکەمانەوە داکۆکیکردن لە سیستمی پەرلەمانی بە هێند وەردەگیرێ لای ئێمە چونکە سیستمێکە خاڵیە لە هەموو شێوازێکی کار تێکردن. بەڵام لای سەرۆکی تورکیا و پارتی داد و گەشەپێدان هەرچیەک نەیارەکانی دەیڵێن بە نادروست ناودێر دەکرێن و داواش دەکەن ڕاستگۆیانە باس لە ڕەوشی سیاسی ناوخۆی تورکیا بکرێت. چون شتی وها دەبێت پێویست بوو تۆ ڕاستگۆبی ئەگەریش ئەمە شێوازی ڕاستگویەکەت بێت ئەوە ینی ئەم وڵاتە کۆتایی پێهاتووە و ئەوە ینی ئەم وڵاتە سوتاوە. ئەو جۆرە لێدوانانەی گەورەکار بەدەستانی ئاکەپە و حکوومەتی تورکیاش جێی نیگەرانین لەو سۆنگەیەوەی ئانکەرە زۆربەی هەرە زۆری نەیارەکانی خۆی بە تایبەتیش کوردەکان بە هەبوونی پەیوەندی بە تێرۆریزمەوە یانیش بە هاوکاریکردنی تێرۆریزم گوناهبار دەکات. ئەوروپاش لەسەر ئەو دیاردەی ناو سیاسەتی ناوخۆیی تورکیا سەرنجی هەیە. ئێمە چاوماندانە خین لە بەرامبەر مافی بێ چەند و چوونی تووشە سەبارەت بە پاراستنی سەروەری و ئاسایشی تووشە ئێمە پشتیوانی تووشا دەکەین بۆ بەرگریکردن لە دەوڵەت و لەگەلەکەشیان و ڕێزیشی دەگرین بەڵام جەختکردنەوە لەو مەزەندانەی کە هەموو شارەوانەکانی هەدەپە تیرۆریستن یان پەیوەندیان بە تیرۆریزمەوە هەیە جێ قایربوون نییە لای ئێمە هەر بۆیە تکایە درێژە بدە بە ڕێبازی ئاساییکردنەوەی ڕەوشەکە. بەڕێز ماکۆڤسکی کامیان بەڕای تۆ ڕاست دەکەن داودۆغڵو یا ئەردۆگان؟ سەبارەت بە سیستمی پەرلەمانی یان سەرۆکایەتی هیچ گومانێکی تێدا نییە کە ڕایەکەی ئەحمەد داودۆغڵو دروستە بیریشمان نەچێت ئەو کاتەی داودۆغڵو سەرۆکوەزیر بوو ئەردوگان سەرۆک بوو هەرگیز ئاوەها بە کراوەیی و ڕاشکاوی ئەوەی ئێستا دەیڵێت نەیدەگوت کە دژی سیستمی سەرۆکایەتیە بەڵام ئێستا ڕاست دەکات چونکە لەو کاتەوەی سیستمی سەرۆکایەتی دانراوە لە تورکیادا تۆمارەکانی مافەکانی مرۆڤ خراپتر بوون حکومت بۆتە حکومەتێکی سەرکوتکار و تاکڕە و ڕۆلی سەرۆکوەزیر نەماوە و سەرۆک کۆنتترۆلی دەسەڵاتی دادوەری کردووە ئێستاش زۆربەی ڕاوەرگرتنە گشتیەکان لە تورکیا ئەوە نیشان دەدەن کە خەڵک سیستمی پەرلەمانیان پێ باشترە خەڵک پێشتریش هەمان ئەو ڕایی هەبوو بەڵام ڕەجەب تەیب ئەردوگان توانی ئەو ڕایە گشتیە تا ئەو ئەندازەیە بگۆڕێت و بە جیاوازیەکی کەم توانی لە ڕیفراندۆمەکەی ساڵی 2017 کردی سەرکەوتن بەدەستبێنێت بۆ سیستمی سەرۆکایەتی. بە پرسیارێکی گریمانی بکەین ئەگەر بێت و داودۆغڵو توانی هەڵبژاردن بباتەوە ببێ بە سەرۆکی تورکیا بێ بە سەرۆکوەزیری تورکیا نییە چ شتێک لە سیاسەتی ئەو حکوومەتەی داودۆغڵۆ گۆڕێ بەرامبەر بە کورد بۆ نمونە؟ بەڵێ پێم وایە بەڕێز داودۆغڵو پێی باش بوو کێشەی کورد لە تورکیا چارەسەر بکرێت ئەو جا پاش دوو هەڵبژاردنەکەی 2015 لەو وڵاتەدا کە لە یەکەم هەڵبژاردندا ئاکەپا پارتیەکەی ئەردوگان زۆرترایەتی پەرلەمانی لەدەستدا و ئەمەش شیانی پێکێنانی هاوپەیمانەتی هێنای ئاراوە لەو کاتەدا داودۆغڵو وتی ئەگەر هاوپەیمانەتی لەگەڵ جەهەپەی سیکولاردا بکات کە بە گشتی ڕێژەی سیکولارەکان لە تورکیادا نزیکەی لە 175 ئەوە دەتوانرێت کێشەی کورد لە تورکیا
تورکیادا چارەسەر بکرێت پێم وایە داود ئۆغڵو دەخوازێت ئەو هەنگاوە بنێت بەڵام سەبارەت بە سیاسەتی دەرەوەی پێم وانییە گۆڕانکاریی ئەو تۆ بهێنێتە ئاراوە چونکە ئەو سیاسەتە دەرەوەی ئێستا ئەردوگان جێبەجێی دەکات ئەو سیاسەتەی کە تورکیا ئێستا وەک ئیمپراتۆرێتی ئەو سای عوسمانلیەکان دەبینێت لە ڕاستیدا ڕوانینی داود ئۆغڵو بوو جا ئێستاش ئەردوگان کە نەیاری داود ئۆغڵو و بە خۆی زانی بێت یان نەزانی بێت سیاسەتە دەرەوەیەکانی داود ئۆغڵو جێبەجێ دەکات و پێشم وانییە هیچ گۆڕانکاریەکیش بێتە ئاراوە و با ئەوەش بڵێم کە داود ئۆغڵو دەرفەتێکی ئەو تۆی لەبەر دەستا نییە تا لە هەڵبژاردن بەڕێز ماکۆفسکی زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیە زۆر جازیزانم تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جەدان بێڵی